سەرەتا بەخێر بێن سەر چاوم سپاس بۆ ئەم بەسەرکردنەوەی هەڵبەت ئەمڕۆ سی دوانزەیە کە ڕۆژی گیانی خاوەن پێداویستی تایبەتە ئێمەش وەکو ڕێکخراوی دەستپێکی ژیان کە ڕێکخراوەکەمان بۆ هاوکاری مرۆیی و پەرەپێدانی تواناکانە زیاتر مەبەستمان هاوکاریکردنی خاوەن پێداویستی تایبەتە لەم ڕۆژەدا ئێمەش ئێوارەخوانێکمان بۆ سازکردن کە بە نزیکەی 6 خاوەن پێداویستی تایبەتمان بان کرد بۆ ئەم ئێوارەخوانە هەڵبەت ئێمە مەبەستمان لەم ئێوارەخوانە هەر ئەوە نەبووە کە ئێمە نانێک بین بەم کەسانە بەڵکو مەبەستمان لەگەڵ بوونیان بووە لەم ڕۆژەدا کە ئێمەش هاوخەمی و سۆزی خۆمانیان بۆ دەبرین کە پێیان بڵێن ئێوەش چین و توێژی ئەم کۆمەڵگەیان ئێوە بەدەرنین لە خەڵکی ئاسایی هەڵبەت ئێمەش وەکو ڕێکخراوی دەستپێکی ژیان ئەو هەماهەنگەمان هەیە چەند گرنگە ڕێکخراوەکانی تریش یاخۆ حکوومەتیش ئەو ڕێک لە ئێوە وەکو ڕێکخراوەکان گرنگە کە ئاور لە چینی کەمەندامان باتەوەکەوەی باسە کرد کەمەندامان چینێکی مەزوونترن لە چاوانی ترە هەموو چەکەیان کەمترە هەموو چەند مانگجارێکیش موچە وەردەگرن بەڵێ لەگەڵەوەی کە موچەکەی خاوەن پێداویستی تایبەت بڕی 150,000 دینارەکە ئەمە بەشی ئەتوانم بڵێم خوانێکی باش ناکات بۆ کەسێکی ئاسایی بەڵام بەداخەوە کە ئەمە ئەو ئەرکەی کە ئێمە بۆ ڕێکخراوەکان خستمانتە ئەستی خۆمان ئەمە ئەرکی حکوومەتە پێویستەکە حکوومەت لە نزیکەوە چاودێری و ڕەچاوی بارودۆخی خاوەن پێداویستی تایبەت کە و لە کێشە معاناتیان بکۆڵێتەوە ئێمە وەکو ڕێکخراوەکان وەکو بەتایبەت ڕێکخراوە مرۆیەکان ئەتوانم بڵێم ئێمە ئەرکێکی باشمان گرتوۆتە ئەستۆی خۆمان و زیاتر خزمەتی ئەو چین و توێژەکەین کە باسمان کرد.